بینەرانی زاری کرمانجی ئەم کارتان باش لە قەزاسیدەکانەوە لەگەڵتانین بە دیاریکراوی لە ناوچەی سەری بەردین دیارە شەپۆلێکی بەفربارین لە درەنگانی شەوی ڕابردووەوە ئەو دەڤەرەی گرتوتەوە تا ئێستاش ناوە بەفربارین بەردەوامی هەیە دیارە بەهۆی ئەو بەفربارینەوە لە بەرەبەیانی ئەمڕۆوە ڕێگای نێوان سۆران سیدەکان بەهۆی بەفربارینەوە لە ئۆتۆمبیلی بچووک پەچی هاتسۆی کەوتبوو بەڵام وەک دەبینین ئێستا لەلایەن تیمەکانی بەڕێبەراتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران ڕێگاکە پاکراوەتەوە وەک دەبین ئێستا ڕێگەی نێوان سۆران سیدەکان هاتسۆکردنی تێدا ئاساییە بەڵێ بەهۆی ئەو شەپۆلە بەفربارینە کەششی سارد لە قەزای سیدەکان و لە گوندەکان دروست بووە وەک هۆبەی کشتتوکاڵی سیدەکان پێڕاگەیاندین لە سنتەری قەزای سیدەکان تەنها 2 سانتیمەتر بەفرباریوە بەڵام لە ناوچە شاخاویەکان بە تایبەت سەری بەردی 5 سانتیمەتر بەفرباریوە بەڵام ئێستا ڕێگاکە ئاسایی بۆتەوە و هاتسۆکردنی تێدا بەردەوامە.